بۆیە شەرکۆبێکەس ئەو مرۆڤە بوو کە پێی نەبوو ڕەگی هەبوو، ڕەگێکی لە ئەحمەدی خانی چەقی بوو، یەکێکی لە بابەتایری هەمەدانی، یەکێکی لە مەلای زیری، یەکێکی لە مەولەوی لە بێسارانی، لە نالی لە سالم لە کوردی لە مەحوی لە باوکی ئەو فایق بێ کەسەی کە توانی نەسلێکی وێڵداشێکی ڕەسەنی شیعر و ئەدەبیاتی کوردی مقاومەت و ڕەخنەگرتنی کوردی بە ڕێچکەیەکی ڕاستانەیە بگەێنێتە شێرکۆبێکەس، ئەوی شێرانە و مەردانە درێژی کردەوە بۆ کاکە هەڵۆی شێرکۆبێکەس کە بە شانازیەوە ئێمە وەکو پارێزگاری سلێمانی پشتیوانی ئەو نامانەیمان کردووە کە لە دۆخی کۆرۆنایە لە غوربەتەوە بۆ شێرکۆبێکەسی باوکی نووسیوە و بە ئینگلیزی و کوردی لە بەردەستی بەڕێز هەنایە و بڵاوە بێتەوە. ئەم نەسلە پاکە ڕێکە ڕەسەنە خۆماڵیە گەردونیە ئەوەمانێنێ ئەوەمان پێڵێن کە شێرکۆبێکەس دەستی نەبوو باڵی هەبوو. ئەفری بەسەر هەموو پانتاییەکانە شعری بۆ مرۆڤایەتی وتووە، بەڵام توانی کورد بکا بە نەخشێکی جوانی سەرتەختی مرۆڤایەتی. زۆرترین بەرهەمەکانی ئەم شاعیرە مەزنەمان وەرجێڕاونەتە سەر زمانە زیندۆکانی دنیا و وڵاتانی ناوچەکەمان نابێ بکەوێت و ئەرکی هەمومان و حکومەتی هەرێمی کوردستانە لە پێش هەمومانەوە نەیەڵێ ئەم دام و دەستگا ئەدەبی و ڕۆشنبیریانە بکەون. هەر لەسەر ئەرکی خۆمان ئارامگای بەڕێزیانمان لە پارچی ئازادی نوێ کردەوە بە شێوەیە کە پشێ لەگەڵ ئەم زاتە بەڕێزەیە. ئومێد دەکەن لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستانە بتوانین ماڵەکەیان بکەین بە یادگار و مۆنومنتێک کە خەڵک بە شانازیەوە سەردانی بکەن. بە پێویستی دەزانین لە ئاستی زانکۆکان و لە ئاستی ناوەندە ئاکادیمیەکاندا زیاتر گرنگی بە شێرکۆبێکەس بدرێت و هەروەها توێژینەوەی زانستی قوڵ لەبارەی دەقە ئەدەبیەکانی ئەنجام بدرێت. بۆیە ئێمە وەک کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێت هەرگیز ناوەستین لە یادکردنەوە و بەرزڕاگرتنی مرۆڤە گەورە و داهێنەرەکانمان. هەوڵی زیاتر دەدەین بۆ خزمەتکردنی پەروەردە و کلتور و بواری ڕۆشنبیری و بۆ نەنیشتیمانی و نەتەوایەتیەکان.